جیهان زیاتر لە هەموو کەسی منداڵانە. بە ملیۆنها مناڵ لە ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا سەرەتاییترین مافیان بە بێبەزەیانەترین شێوە پێشێل دەکرێت لە ژێر کاریگەری دابوو نەریتگەلێک کە ئەم ڕژیمە پارێزەریەتی لە ماڵ و مەدرسە و کۆمەلگا بەردەوام فەرهەنگی توندوتیژی بەرامبەر بە مناڵ بەرهەم دێتەوە. لە ئێران هێشتا مەدرسەگەلێک هەن کە تێیاندا مناڵ تەنبەی جەستەیی دەکرێت. هێشتا زیندانەکانی ئەم ڕژیمە پڕن لە مناڵانی ژێر 18 ساڵ تەمەن. ڕژیمی ئێران تەنها دەوڵەتێکە کە مناڵانی ژێر 18 ساڵ ئیعدام دەکات. بە ملیۆن مناڵ لە ئێران لە کوردستان و شوێنەکانی تر لە مافەکانی سەرەتایی خوێندن و نووسین بە زمانی دایکیان بێبەشن. بەپێی ئاماری فەرمی ئەم ساڵ 4 ملیۆن منداڵ لە ئێران نەیانتوانی بچنە مەدرسە. 2 ملیۆنی نیو منداڵ بە پانتایی هەموو ئێران لەسەر شەقامەکان سەرگەردانن. بە ملیۆن منداڵ لەگەڵ نیشانەکانی بەدبژێوی و بێبێهداشتی بەسەر جەستەیانەوە لە مەدرسەکان بەرچاو دەکەون. لە مەدرسەکان بە شێوەیەکی ڕێکخراوە و ئاگاهانە مێشکی مناڵان بە بیری کۆنەپەرستانە ژاراوی دەکەن. مناڵان بە پێی ڕەگەزیان لە یەک جا دەکەنەوە. خۆی پیا و مەزنانە لە کوڕەکاندا و ڕۆحیەی سەردانەواندن و تەسلیم بوون لە کچەکاندا پەروەردە دەکەن. ڕووسەری و مەقنەعە و حیجابی زۆرەم لێ بەسەر مناڵانی 5 و 6 ساڵدا دازەزەپێنن. کە کچان گەیشتنە 9 ساڵ لە مەدرسە ڕێوڕسمی تەکلیفیان بۆ دەگیرێ و مناڵان بۆ ئیزدیواج هان دەدەن. ئاخوند و بەسیجی دەرنێرنە مەدرسەکان بۆ ئەوەی ڕۆحیەی جاسووسی و قسەهێنان و بردن لە ناو منداڵاندا پەرە پێودەن. لە مەدرسەکاندا دەستەی سینەزەنی و ڕێوڕسمی مەزهەبی تر دەخەنەڕێ. مناڵێک کە لە کۆمەلگایەکی پڕ لە توندوتیژی بە خوڕافاتی دواکەوتوانە پەروەردە دەبێت و ئیمکان و مەجای چێژوەرگرتن لە ژیان و لە شایی و خۆشی سەردەمی مناڵی نییە، کردەوە و هەڵسوکەوتی هاوسەنگ نابێت و ئێستیعداد و توانایەکانی بۆ فێربوون کوێر دەبێتەوە. وها مناڵگەلێک بە شێوەی سروشتی گەشە ناکەن. جێبەجێ نەبوونی ئاواتەکانی شیرینی سەردەمی مناڵیان ئاسەواری تا دوایین ڕۆژەکانی تەمەنیان لەگەڵیان دەمێنێتەوە. مناڵ پێویستی بە ئاگا لێبوون، فێربوون و خۆشەویستی هەیە. کۆمەلگەی بەشەری بۆی نییە مناڵان لە هیچ کام لەم پێویستیە سەرەتاییانە بێبەش بکات. ئەمانە مافی سەلمێنراوی مناڵانن و دەبێت دابین بکرێن. ڕێزگرتنی واقعی لە مناڵ لە گرەوی ئەوەدایە کە هەلومەرجی بەخۆشی و ئاسوودەیی ژیان بۆی دابین بکرێت و ئەوە ناکرێت مەگەر بەخەبات بۆ داسەپانی ئەم هەلومەرجە بە دەوڵەت و کردنی بە فەرهەنگی جێکەوتوی ناو کۆمەلگا. دیارە دابینبوونی هەلومەرجی ژیانی باش بۆ مناڵان لە گرەوی ئەوەدایە کە کۆمەلگا بەرپرسیارەتی خۆی لەم بابەتەوە بەڕێوە برێت. بەڵام بەم حاڵەشەوە هەر کەسێک ئەتوانێت لە هەر ئاستێکدا بۆ باشترکردنی هەلومەرجی ژیانی مناڵان دەور ببینێت. هەوڵدان بۆ پێکهێنانی کەش و هەوایەکی ئاسوودەی کۆمەڵایەتی و ئامادەکردنی ئیمکاناتێک کە ڕێگە بدات بە مناڵان بۆ تاقیکردنەوەی زەرفیەت و توانایەکانیان، هەوڵدان بۆ قەدەغەکردنی کاری مناڵان، هەوڵدان بۆ قەدەغەکردنی ئازاردانی جەستەیی مناڵان لە ماڵەوە و لە مەدرسە، هەوڵدان بۆ دامەزراندنی دەورەی تایبەت بۆ سەر لە نوێ پەروەردەکردنەوەی مناڵانێک کە تووشی هەڵە و خەتا دەبن، هەوڵدان بۆ هەڵۆشانەوەی سزای ئەعدام بۆ تازەلاوان، هەوڵدان بۆ بەڕێوەبردنی ڕێکەوتن نامەکانی نێونەتەوەی لەسەر مافی مناڵان، هەوڵدان بۆ پەرەپێدانی دامەزراوگەلی ناحکومی پارێزەری مافی مناڵان، هەوڵدان بۆ پێشگرتن بە دەستێوەردانی مەزهەب لە کاری فێرکردن و بارهێنان. ئەمانە لە زومرەی ئەرکەکانی بەردەوامی کۆمۆنیستەکان و بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکانن. ئەم ئەرکانە پێویستە بەڕێوە بچن بۆ ئەوەی مناڵانی ئەمڕۆ بناغەی داهاتووی جیهاندا بڕێژن و ژیانێکی شایستەی ئینسان بۆ هەمووان بنیاد بنێن. ئەم جیهانە زیاتر لە هەموو کەسی مناڵانە و پێویستە بۆ ئەوەی تێیدا بەشایی و بەخۆشی و بە ئاسوودەیی بژین بۆیان ئامادە بکرێت.